پرۆسەی خوێندن لە کۆلێجی تەکنیکی زانستە پراکتیکەکانی هەڵەبجە دەستی پێکردوێتەوە. خوێندکاران وێڕای پشتیوانی لە داواکاری مامۆستایان داواکار بوون مامۆستایان بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. ماوەی 3 هەفتەیە دەستمان کردوێتەوە بەدەوام و مامۆستاکان هەیئەتی ئیداری لە کۆلێژەکە فراغکاریان بۆ پڕکردین، یعنی کێشەی مامۆستامان نییە وەکو خوێندنی وانەکان مەحاضەرەکانمانە، بەڵام ڕەنگە مامۆسای مختص هەبوو بێت، مامۆسای باشە بوو بێت نەتوانێت بێتەوە مانی گرتووە کە ئەوش بە حەقی خۆی ئەزانین، بەڵام ئێمە لێرەوە وەکو داواکاری وەکو خوێندکاران وەکو نوێنەرایەتی خوێندکاران داوایان لێ ئەەکەین بگەڕێنەوە لەبەرەوەی ئەوەی زەرەری لێکەوێ ئەو کەسانی کە زەرەریان لێکەوێ لە دواییە هەر خوێندکارە. ماوەی 3 هەفتەیە داوامەکرێت لە کۆلێژەکەمانەوە سوپاسی مامۆستاگانەکەین کە هەمویان مامۆستامان هەیە لە هەڵەبجە خۆیەتی مامۆستامان هەیە لە سلێمانی و هاتوو چۆگا ڕۆژانە و داواکارین لەو مامۆستانی گەمانیشان گرتووە کەمێ سەبریان باشتر بێت و کەمێ سەبر بگرن لەبەرەوەی هەموو تەلەبەکانیش برا و خوشک و کەسوکاری ئەوانە سوپاسیانەکەین ئەگەر هاوکاری تەلەبەکان بکەن. ماوەی 3 هەفتەیە لەم کۆلێجە داوام دەکرێت، دیارە لە سەرەتادا کرچکاڵەیەک بەدەوامکردنەوە هەبوو لەبەرەوەی تەلەبە متمانی بە مامۆستاکان نەبوون ئایا داوام دەکەن یاخودنا. ئەم کۆلێجە ئەم بەش خوێندکاری دەریشیمان زۆرە لەبەرەوەی کە مامۆستای دەرەکیشمان هەیە، بۆی ئەمە زۆر قورس بووە کە خوێندکار بگەڕێتەوە کۆلێج، بەڵام سوپاس بەخوای گەورە ئەم فراغانەی کە مامۆستاکان دروستیان کردبوو بە بۆنەی بایکۆتەوە ئیداری کۆلێجەکەمان توانێن فراغە پڕ بکاتەوە. ڕاگری کۆلێجی تەکنیکی زانستە پراکتیکەکانی هەڵەبجە ڕایگەیان سەرجەم سەرۆک بەشەکان لە پێناو ڕەنج و ماندووبوونی خوێندکاراندا و بازکردن بە بەرپرسیارەتی خودی گەڕاونەتەوە خوێندن و بەردەوامن لە پرۆسەی خوێندن. هەموو بەشەکانی ئەم ستافی کۆلێجە کاری جدی خۆمانەکەین، چ لە ڕووی زانستێوانێ و چ لە ڕووی ئیدارەوە، و من زۆر سوپاسی سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەەکەم کە من خۆشم شەرەفی ئەوم هەیە وەکو جێگەری سەرۆکی زانکۆی ئەوێ و هەم وەکو ڕاگری ئێرەش بە وەکالەت جەنابی سەرۆک زۆر هاوکارمانە لە بەڕێوەچوونی دەوامی ئێرە، و زۆر سوپاسی هەموو سەرۆک بەشەکانەکەم، ستافی مۆستا بەڕێزەکانەکەم، ئیدارەکانەکەم، کارمەندەکانەکەم و خوێندکارانی ژەکەم کە شێل گیرانە هاتنە پێشێ بدەم ئەو بانگەوازی کە کردمان و ماوەیەکی زۆر باشە کەوا دەوام زۆر بە مەزبوطی هەیە لێرە. کۆلێجی تەکنیکی زانستە پراکتیکەکانی هەڵەبجە خاوەنی زیاتر لە 500 خوێندکارە و لە ئێستاشدا زۆرینەی مامۆستا و ستافە ئیداریەکانی ڕوویان لە کۆلێجەکە کردووەتەوە و زیاتر لە 3 هەفتەشە بەردەوامن لە پرۆسەی خوێندن. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.